وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی پلانی استراتیژی و پرۆژەی هاوبەشیکردنی کەرتی تایبەت و گشتی بۆ پەرەپێدان و بژانەوەی ئابووری هەرێمی کوردستاندا دەڕێژێت و بڕیاریشە لە ماوەی داهاتوودا کار بۆ جێبەجێکردنی ئەو پلان و پرۆژانە بکرێت. هەروەها بڕیاریش وایە لە بودجەی ساڵی 2020 حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی باش بۆ ڕاهێنان و پەرەپێدانی توانای مرۆیەکان لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان بکات. لەو بارەشەوە دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیدارێکی تایبەتدا سەبارەت بە پرۆژەی پلانی استراتیژی حکوومەتی هەرێم لە بواری ئابووریدا ڕایگەیاند لە چوارچێوەی جێبەجێکردنی ئەم پلانە استراتیژیەدا ئێمە سوود لە ئەزموون و شارەزایی پسپۆر و شارەزایانی وڵاتە پێشکەوتوەکانی جیهان لە سێکترە جیاوازەکانەوە وەردەگرین، چونکە ئێمە دەمانەوێت داهاتی سەرەکی هەرێمی کوردستان تەنیا نەوت و سوتەمەنی نەبێت، بەڵکو دەمانەوێت سوود لە تەواوی دەرامەتە سروشتیەکانی هەرێمی کوردستان وەربگرین بۆ بژانەوەی هەموو سێکتەرە ئابووریەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەوانش لە داهاتوودا ببن بە سەرچاوەیەک لە سەرچاوەکانی داهاتی ئابووری ناوچەکەمان و لەو ڕۆژەوە زیاتر گرنگی بە کەرتی تایبەت بدرێت بۆ ئەوەی شانبەشانی کەرتی گشتی بواری ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بچێت، بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان زیاد بکات و بازاری بەرهەمە خۆماڵەکان لە هەرێمی کوردستاندا گەرموگوڕی بەخۆیەوە ببینێت و هەلی کاری زیاتریش بۆ هاوڵاتیانی هەرێم دەستەبەر بکرێت. راشی گەیاندی ئێستا سەرقاڵی داڕشتنی پرۆژەی پەیڕەوێکن بۆ هاوبەشیکردنی کەرتی تایبەت و گشتی بەیەکەوە بۆ ئاوەدانکردنەوە و بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و لەو چوارچێوەشدا حکوومەتی هەرێم هیچ بودجەیەک بۆ ئەنجامدانی پرۆژەی ئابووری و خزمەتگوزاریەکان تەرخان ناکات، بەڵکو کەرتی تایبەت لەسەر بودجەی خۆی پرۆژەکان ئەنجام دەدات. سەبارەت بە ڕووبەڕووبوونەوەی قەیرانە ئابووریەکان بە گشتی لە هەرێمی کوردستان وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئێمە لە هەرێمی کوردستان چەندین ئەنجومەنی باڵای وەکو ئابووری و دارایی و وەبەرهێنان و نەوت و غازمان هەیە، بۆیە هەر قەیرانێک کە ڕووبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە ڕاستەوخۆ ئەنجومەنی باڵای تایبەتمەند کۆ دەبێتەوە و پلانی گونجاو بۆ ڕووبەڕووبوونەوەی دادەنێت. هەروەها هەوڵدان بۆ دابیکردنی سەرچاوەی تری داهاتی ئابووری جگە لە نەوت و کانزاکان و سوودوەرگرتن لە سەرچاوەکانی تری داهاتی ئابووری لە سێکتەرەکانی کشتوکاڵ و پیشەسازی و بازرگانی و گەشتیاری و گواستنەوە. ئەمە ژوا دەکات کە داهاتی ئابووری هەرێمی کوردستان زیاد بکات و لە کاتی ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکاندا بەکاری بهێنین.